وەختتان وەخێر. چەند ڕۆژ ڕابردوو لە خوێندنەوە و لە تەشخیصە ئێمە کە دەوڵەتە ئێرانی خەریکە مەجالێک ئەکاتەوە لە بەربەرەکانی هەڵبژاردنەکانیە وە گۆڕینی ماهیەت و دەمامەکە خۆی بۆ تەسبیتە خۆی لە فازە سەوەمە و هەتا ئەبەدیکردنەوەی دەسەڵاتە دەوڵەتە ئێرانی بۆ هەتایە کە جێبەجێکردنە پرۆژەیە جانشینیە عەلیە خامنەئیە توانیگەسی لە ئەپێک بەناوە کڵاب هاوس کەڵکۆڵ وەربگرێت و کڵاب هاوس بێ فیلترینگ لە کۆرپۆرێشنە ئێرانیە خەڵک ئەتوانێت یا بەشدار بێ. بۆیە من بەواجب بمزانی خۆم بەشداری تیا بکەم و بڕێک لە یارانە ئاخێزیش بووەمە ئەوێ نەهێڵین کە دەوڵەتە ئێرانی بتوانێت سەوار بوێت بە ڕای گشتی و ئەو جۆرەی کە گەرەکێسی ڕای گشتی بەرەو مەسیرێک هەدایەت بکات کە گەرەکێسی مردم بەرەو ئاقارێ بوات کە لە چارەنووسیان دیاری کردگە و ئەویش هێشتنەوە مانەوە سەقامدارکردنە ئێرانیەتە. بزانن ئێوە حەیرەت ئەکەن لەوەی کە بزانن هیچ وەخت پرسیارەکانێک وا لە ناوە زەهنتان و خیاڵتانە پرسیارهایەکی قوڵ نین. ئێمەمانان دائیمەن لە ناوەڕاستی چیرۆکەکەوە ورود ئەکەین بە چیرۆکەکە و ئەڕۆینە ناوی. بۆیە هیچ وەخت چون خۆمان نین و چون تەلەڤیزیۆنەکان و دام و دەستگای پەروەردە و نوخبە و نوخاڵە و ڕۆژنامە پەروەردەمان ئەکا هیچ وەختێک ئەو قسانەی کە لە دەممان تێتە دەر قسەی خۆمان نییە. ئێمە دائیمەن لە بەرامبەر ڕۆیاکانە دیگەران ناین و دائیمەن ڕۆیاکانە دیگەران محەققەکەین و خۆمان بۆش و بەتاڵین لە ڕۆیا. دەوڵەتە ئێرانی مەفهومێکی بەرساختەس و دەوڵەت ساختارێکە کە هاتکە بەسەر کۆمەلگای ئێمەوە سوار بووگە. ئەمە هیچێک نییە، هیچ کەس نییە، سیستێمێکە کە هاتکن کۆمەڵێک ئینسانیان نفوز داگەسە ناوە سەرزەمینە ئێمە، سەرزەمینە ئێمەیان بەش کردگە کردگیانە بەخوو بە ڕەفتار و بە شوناس. ئیستە کێ مەعنا ئەدا بەم ئێرانی بوون و عێراقی بوون و تورکی بوونە؟ ئێمەمانە. بۆ ئەوەی ئێوە لە من تێبگەن بفەهمن کە چۆن قازی محەممەد ئێران دروست ئەکا، چۆن کەریمە سەنجابی ئێران دروست ئەکا، چۆن تەقیە ئەرانی ئێران دروست ئەکا، چۆن تەمامە ئەوانەی کە تۆ لە ناوە ئەم تاریخە هەسە دروستی ئەکەن کە ئێران دروست کات. ئێمە ئێشێ لە پرسیارە ئێرانی کێس دەست پێ بکەین. ئێرانی کێس، عێراقی کێس، تورکیەیی کێس، سووری کێس. تا تۆ بفەهمی وەختی تۆ لە کۆمەلگایەکە لە ژێرە ناوە خەباتە مەدەنی، لە ژێرە ناوە تەوهینکردنە بە خەڵکە کورد، تەوهینکردنە بە لباسە کوردی، تەوهینکردنە بە فڵان، بفەهمی مەلامەچەی بارزانی، جەلالە تاڵەبانی چۆن ئەنفال و هەڵەبجەیان دروست کرد کە کورد نابودکەن. چۆن تۆ نافەهمی من وەختی ئێژم ساڵە 2003 دەوڵەتە عێراقی دروست کردو و کاورا تێتە ناوە دیبەیتەکەم سوئالی لێ یەکەم ێژم کوردیان بۆ کوشتێژە سەدام حوسێن کوشتی.
ئێژم سەددام کوشتی یا دەوڵەتە عێراق کوشتی تۆ ئێژی لە 63 خەریکن لێمان ئەکوژن لە ساڵی 1920 لێمان ئەکوژن کێ لێت ئەکوژی سەددام لە 21 لێتی کوشت سەددام لە 63 لێتی کوشت کێ لێتی کوشت تماشامەکە ئاوا کزۆڵێ و مێشکی ئەڕۆر لێدا ئێژم دەوڵەتە عێراق بوو یانە نافەهمێ دەوڵەت عێراق بۆ شتە شیرینێکە پارەس و دینارە و بایعیە و حەزی پێکە بابزانین ئێرانی کێس فایلێک لێ ئەدەم لە ڕادیۆ زەمانە 1 ئازارە 1394 تورەجە ئەتابەکیان هاوردگە پەژوهشگەرە تاریخە معاسرە ئێران خۆیشی تورکە لە ئەسڵا دایک و باوکی تورکە تەبرێزن تێت بە ئێوە ئێژێت منە پەیمانە حەیدەری نایژم دانەیە ئێران باز دانشمەندە ئێرانی تێ قسە ئەکا ئێژێ ئێرانی یعنی کێ تا تۆ بفەهمی خەیلێ مهمە تۆ بەرلەوەی تێقوڵتێتە ناوە هەر داستانێ بزانی بۆ تێقوڵتیاگی و یعنی چی سوال ئێرانی یعنی کێ با جواب باتەوە ئاغای تورەج ئەتابەکی عرصه‌ای برای بحث درباره مسائل سیاسی، اقتصادی، اجتماعی و فرهنگی. ایرانی کیست؟ ایرانیان عموماً با این پرسش کلیدی از دوران ابتدایی تحصیل آشنایند. اما هر بار که یک اقدام به باور عده‌ای تبعیض‌آمیز جنسیتی، مذهبی، قومی، زبانی، جغرافیایی یا مربوط به سبک زندگی و غیره مطرح یا برجسته می شود، این پرسش بار دیگر در ذهن ایرانیان شکل می گیرد. چه این اقدام پیامد طرح و لایحه‌ای مربوط به حقوق زنان باشد، چه ناشی از تقسیم بندی های استانی و چه نتیجه بر زبان آورده شدن یک شوخی با یک لهجه و یک قوم در عرصه عمومی که توهین تلقی شود. تازه ترین مورد واکنش در این زمینه اعتراض به بخشی از محتوای آخرین برنامه فتیله در تلویزیون ایران بود. سلام، امیر مصدق کاتوزیان هستم. در کنار شما با این پرسش از 3 میهمان برنامه این هفته دیدگاه‌ها که ایرانی کیست؟ تورج عطابکی، پژوهشگر ارشد در پژوهشکده بین‌المللی تاریخ اجتماعی آمستردام، احسان مقدسی، پژوهشگر رشته مطالعات فرهنگی و علوم انسانی در دانشگاه بوستون و بیژن حکمت، دانش آموخته علوم سیاسی و فعال سیاسی جمهوری‌خواه در پاریس. آقای عطابکی، از شما آغاز می‌کنیم. این پرسش که ایرانی کیست و بحث درباره شاخصه هویت ایرانی به این صورت که جامعه ایران هرچند یک بار شاهدش هست، سابقش به کدوم سرفصل تاریخی برمیگرده؟ ببینید، انسان ایرانی یا کسی که در نجد ایران زندگی میکرد پیشتر به عنوان رعیت حکومتی قلمداد میشد که فرمانروای این سرزمین بود. ئێژێ ئینسانە ئێرانی کێس ئێژێ ئینسانە ئێرانی بە کەسێک ئێژن کە لە نەجدە ئێرانە لەم سەرزەمینە کە فەرمانڕەوایەک حکوومەتی ئەکرد ئەم ئینسانە نۆکەر و ڕەعیەتی ئەم فەرمانڕەوا بوو یعنی بەم تعریفە کە ئەم ئەیکاتۆ ئێرانی 200 ساڵە پێش 300 ساڵە پێش بە کێ ئەیانوت خب ئێرانیەکە لاوە ئەو جار ئێرانی 400 ساڵە پێش ئەوێتۆ کێ ئەوێتۆ نۆکەرە شاح سوڵتان حوسەینە سەفەوی یعنی تەمامە ئەژدادە ئێمە کە ئێرانیە ئەوێتۆ نۆکەرە شاح سوڵتان حوسەینە سەفەوی ئەمە یعنی ئێرانی لە تاریخایژی بەوانەی کە نۆکەر و ڕەعیەتە پادشاه و فەرمان ڕەوایە نەجدە ئێران و سەرزەمی ئەم سەرزەمینە بووگن کە ناوی نییە ئێژن تعریفە ئێرانی چییە؟ نۆکەرە سوڵتان مەحموو معادڵەکەی ئمڕۆژی ئەوێتۆ
ئێرانی جایسە بۆت باسەکە یانی چی اجازە ما در متون تاریخی با رعیت بیشتر آشنا هستیم تا مفهوم دیگری. خب ئێمە لە متون تاریخیە لەگەڵ کەلەمەی ڕەعیەت زیاتر ئاشناین تا شتێکی تر شارۆمەند و هاوڵاتی و پەلەمەکە. این رعیت رفته رفته در متون سیاسی تاریخی جای خودش رو به اهالی میده و هنوز از حقوق دوای مدەتێک یعنی مدەتەکە کە یە قەرنە نۆزدەس ڕەعیەت یەواش یەواش ئەوێت و ئەهالی یعنی خەڵک یعنی ئەهل کوێی ئەهالی یعنی ئالی ئەو جێگەنە لەو جێگە هاتگن ئەهالی ڕەعیەت ئەوڵ دەفعە ئەوێت و ئەهالی بعد ئەوێت و تابع تەبعیەت ئەکا. خب اجازه به پروندی خبری نیست. از انسان وقتی میپرسند تو کجایی هستی پاسخش این که من رعیت ممالک محروسه ایران هستم یا رعیت شاه قاجار هستم. لە کابرا 150 ساڵە پێش ئەپرسن تۆ کێی خەڵکە کوێی ئێژێ من نۆکەرە مەمالەکە مەحروسەیە قاجارم یا نۆکەرە شای قاجارم تۆ خەڵکە کوێی من نۆکەرە شای قاجارم. ئێرانی یعنی ئەمە یعنی کێ یعنی ئەژدادە ورد و درسمان نۆکەرە شای قاجار بووکە. تەوەجۆ بکە جارێ تا ئەم دەقیقە ئێران مەوجود نییە وەختی تۆ ئێژی من نۆکەرە شای قاجارم معادڵەکەی ئمڕۆژینەکەی ئەوێت و من ئێرانی نۆکەرە شای قاجارم. وطن هم براش شهری است یا منطقه‌ای است که به دنیا اومده. وطن هم براش شهری است یا منطقه‌ای است که درش به دنیا آمده. خەڵک وەکوێ ئێژێ وەتەن ئێژێ دانەیە خەڵکە پاوە بوو لە 30 ئێرانە بردویانە سەربازی جا ئەمە پاوەست لە ناوە دڵە پاوا تەپەیەکی واتیا پێژن کۆیمەکاو تەپە 200 متر لە پاوە دوورە لە ماڵەکان دوورە هەروانە ناوی پاوە ئێژێ دانیشت و دەسەزەرانی 40 ڕۆژ بۆی نەبوو بڕاتەوە ماڵە خۆیان سەیری ماڵی خۆیانی ئەکرد دایکی ئەدی ئەی و ئای غەریبی بەختە بسۆچۆ ئای غەریبی بەختە بسووتێ. وەتەن یعنی ئەو جێگە لە دایک بووی یعنی ئەو جێگە تیا ئەژید بمعنایە کشوەر کانتری و ئستەیت نەوگە کشوەر کانتری و ئستەیت نەوگە. خۆ تەوەجۆت کرد بێسە معنای یک سرزمین با مرزهای جغرافی مشخص تعریف نمیشه. مولانا میگه که این وطن مصر و عراق و شام نیست، این وطن جایی است کو را نام نیست. همینطور که میاییم برای نخستین بار در قرن 19 میلادی رفته رفته به خاطر جنگ‌هایی که ایران داشته با کشورهای همسایه و قراردادهای سیاسی به تبع این جنگ‌ها از جمله خب جارێ با لەگرا من نەزەرێکی ئاخێستان بۆ پشڕاستکەمەوە ئەم ئاغا خۆی ئەعترافی کرد کە تا ئەم دەقیقەنە دەرکێک لە وەتەن بمعنای کانتری کشوەر ملیەت و نیشن ئستەیت هەست نییە. بعد خۆیان لەم تاریخە جەعلیە ئێرانیانە ئێژن ئێران تەکە رووسیە شەڕی کرد ئەوەسە کە عەسرە بیداریە ئێرانیان دەست پێەکە. ئێرانی بە فەتوای مەلای شیعەتەکە عەباس میرزا چوون شەڕیان کرد و دۆڕاندیان. دەی تۆ ئیستا خۆت ئێژیت ئێرانی دەرکێکی لە کشوەر نییە هیچ دەرکێکی
لە سەرزەمین نییە، وەتەن بەو جێگەیەژێ لەدایک بووگە، بە لادێکەی خۆی، بە هەوارگەکەی خۆی. دەی تۆ چۆن توانیکتە بەسیجە نیر و بکەی پیوەیتە شەڕە وەتەنی؟ کاورا هیچ دەریافتێکی لە وەتەن نییە. پە شەڕە وەتەنیەکە غەڵەتە. بەجێ ئەمەی کە بێژی شەڕە ئیران و ڕووسیە، ئێشێ بێژی شەڕە فەتح عەلیشا و نۆکەرەکانی تەکە ڕووسیە. چون تۆ سوعالەکەن تۆ خەڵکت کوێی؟ ئەژدادە تۆ جواویان داگەسۆ من نۆکەرە شاهە قاجارم. تەوەجۆکەی ئەمە ئاغای تورەجە ئەتابەکیە ها. خۆ ادامە بە کاپیتالیسیون مفاهیم تازه‌ای تو فرهنگ سیاسی ایران پیدا میشه، مثل تبعه یا تابع و ملت. ملت رو هم هنوز به معنای کسی که متعلق به یک سرزمین خاصی است اون موقع به کار نمی بردن، بلکه به معنای ملەتیش تازە ملت لە قەڕنەوەز دەتێت بە معنای کەسێک کە تابعیەتە سەرزەمینە خاسی کێس بەکاریان نەورگە. ملت بارە دینی و ئاینی بووگە. دین تەکە ئاینا فەرقەکە ها. پیرو آیین به کار می بردن. ما در شعر عراقی داریم که میگه به کدام ملت هستیم، به کدام مذهب هستیم که کشند عاشقی را که تو عاشقم چرایی. ولی رفته رفته این مفهوم پیرو آیین و مذهب به معنای تعلق سرزمینی در برابر واژه ناسیونالیته یا ناسیون جای میگیره و در متون مشروطه که بیاییم رفته رفته ما از واژه ملت ایران میتونیم سراغ بگیریم و قراردادهایی هم که امضا میشه به ارجاع میده به ملت ایران. و در آخر قرن 19 میلادی 1898 زمان ناصرالدین شاه 1898 زمان ناصرالدین شاه ڕۆژنامەی کوردستان چاپە کەیە؟ 1898 ڕۆژنامەی کوردستان وا کاورای جوولەکە بەهایی لە چاپخانەی بەهاییەکەی قاهرە چاپیەکرد. چاپەکەیە 1898. برای نخستین بار از تابعیت و تبعیت استفاده میکنیم و بعد در زمان مظفری تابعیت رو برای نخستین بار با کسانی که در سرزمین ایران بود و باش دارند میشناسیم. این میاد در سرزمین ایران بود و باش دارند میشناسیم. تابعیت را در سرزمین ایران بود و باش دارند میشناسیم. ناوی ئەنین. ناوی چی ئەنین؟ ناوە نووسینگەکە ئەنین. ناوی ئەنین ئێران. ئیستا کێ ئێرانیە تعریفیەکەنەوە ئەوەی کە لەم خاکە وا ئێمە خەتمانوە دەوری و کێشاگە ژیان ئەکا و هەس ئێژن ئێرانی. ئەمە لە کاتە کێە؟ لە ئەواخرە دەسەڵاتە قاجاڕیە، ئەوایە لە قەڕنە 20م، 120 ساڵە پێش. به این طرف که خب در زمان رضاشاه مسئله گذرنامه یا پاسپورت به معنای امروزیش مطرح میشه. البته ما زمان ناصری هم تذکره برای سفر داشتیم، اما در اون تذکره هم باز تبعیت و رعیت آمده بود، نه ملیت یا ناسیونالیته. و بعد از مشروطه هستش که همونطور که گفتم برای نخستین بار واژه ملت به مفهوم امروزیش در فرهنگ ایران جای میگیره. آقای مقدسی، شما صحبت‌های آقای عطابکی مورخ ایران معاصر رو شنیدید. حالا مطالعات انسانشناسی و مطالعات فرهنگی از یک سو هم مبتنی بر نظریه‌های عام و جهان شموله و هم برای پرهیز از کلیگویی کنجکاوی درباره مصادیق خاص رو مد نظر قرار میده. از نظر شما که پژوهشگر این رشته هستین، پرسش ایرانی کیست رو چگونه میشه پاسخ داد؟ اگر بخوایم کلی صحبت کنیم و بیاد به طور کلی تصوری که فرد از گذشته تاریخی یا ئەگەرەکمانوێ ئیجمالاً قسە بکەین، شناس یعنی یا هویت یعنی
تەسەورێ خیاڵێ کە ئینسانی لە ڕابردوویە مێژوویە خۆی هەسی، یا پەیوەستبوون بە مەجموعەیەکی ئینسانی ڕوو بە داهاتوو ئەنوارێ، بەمە ئێژن شوناس بە سوورەتە کولی. بۆیە ئەم تیکەم لێ ئەدەم جائزە تێمە سەرە تەحلیلە گشتیان بۆ ئێوە. آینده خودش یا جنبی که خودش رو اون تعریف میکنه داره. این هویت همونطوری که آقای دکتر فرمودن یک مفهوم ثابتی نیست و ئەم شوناسە هەروە کە ئاغای دکتۆر ئەتابەکی وتی چمکێکی سابت نییە، ئیمکانی هەست بگۆڕێ. شوناس ئیمکانی هەست بگۆڕێ. تصور فرد از هویت و عضویت خودش در گروه یا ملت خاص میتونه در تصور شخص از هویت عضویت خودش در گروه خاص. تصوری که بوتی دروست ئەکەن، ذهنیت ایمیجینیشن تصویری که ئەیخەنە ئەگرای تۆ ئەوەی تۆ شوناسەتەوە. خۆ تا ئەگرا ئەم تعاریفتە گرت خۆی تر فرە علمی و علمی نەبوو. متخصصینی هاوردە رادیۆ زەمانەس ها، رادیۆ زەمانەی ئامریکاس ها، متخصصی هاوردە جائزە من کارم بەم تەسەورە هەست کە ئەیخەنە زەهنە تۆ، خۆ تا بزانی کێ ئەیخاتە زەهنە تۆ. طی زمان تغییر کنه. از یک طرف دیگه هویت چیزی که فرد یا یک گروه رو از یک گروه یا افراد دیگه متمایز میکنه. به این و ئەمما هۆڤیەت ئەتوانێت شتێک وێت کە ئینسانەکان گروپێکیان لە گروپێکی تریان متەمایز بکات، تەفکیکی بکاتەوە، جێگەی بکاتەوە. خۆ بە ئێوە سابت بوو تعریفە ئێرانی کردن فرشتە مهمێکە. نە ناسیۆنالیزمە ئێرانی چییە؟ سوال بکەی بێژی ئێرانی کێس؟ جواوت ئەداتەوە ئێژێ ئێرانی بە کەسێک ئێژن قەبلەن کە لە ناوە ئەم نەجدە کە ئیستە پێ ئێژن ئێران، لە ناوە ئەم نەجدە کە ئیستە پێ ئێژن ئێران، نۆکەرە پادشاهە ئەوێ بووگە. مەسەلەن ئەگەر ناوە پادشاکە کوورەشە کەبیروگە، ئەگەر ناوی یەزگردوگە، ئەگەر ناوی کەیخەسرەوگە، ئەگەر ناوی جەلالدینوگە، ئەگەر ناوی تەموچینە چەنگیزوگە، هەلاکوخانوگە، تەیموروگە، سوڵتان مەحمووگە، نادروگە، ئەگەر ناوی ناسردین شاوگە، ئەگەر ناوی ئاغا محەممەد خانە قاجاڕوگە، ئێرانی یعنی چی؟ یعنی تۆ نۆکەرە کەریم خانە زەندی. ئەمە معادڵەکەی ئەمڕۆژی ئەوێت و ئێرانی. پس لەگرا ئێرانیەت مەوجود نییە، فەرهەنگیش نییە، کولتوریش نییە، موسیقیش نییە، پیتزایش نییە، کۆزینیش نییە، هیچ کەسافەتێک نییە تحتە ناوە ئێرانی. چون ئەو وەختە تۆ وەختێ معنیت کردو ئێرانی یعنی نۆکەرە سوڵتان مەحموودە قەزنەوی، خۆراکی کە تێریتی پێی نایژی خۆراکە ئێرانی، ئێژی خۆراکە نۆکەرەکانە سوڵتان مەحموودی قەزنەوی. گرتە فەهمیت؟ ئەم تەگرت؟ خۆ ئیستە جەدیدەن وەختی ئەم بەرەبەرە تێتە بەرۆ، بعد تۆ لە ڕەعیەت دەرتێ ئەوی تۆ ئەهالی، لە ئەهالی دەرتێ ئەوی تۆ تابع، لە تابع دەرتێ ئەوی تۆ ئەهالیە بود و باشە ئێران. خۆ سەرزەمینە کوردەوار تیکە تیکە ئەوێ یە ساختارێ لەسەری سوارەکەن شروعەکەن و شارسازی پێی ئێژن ئێران ئەم بەشە. دەی تۆ چۆن ئەم هۆڤیەتە ئێشێ قبوڵی کەی باوەڕی پێ بکەی؟ چۆن تۆ ئێشێ تەسەورێک لە تەعەلوق پەیا بکەی بەم شوناسە کە پێی ئێژن ئێران؟ نە فەرهەنگە، نە تاریخە، هیچ نییە. ناگەهان دەسەڵاتێ سەردەرتێری و خۆی ئێژێ ئێران. چۆن تۆ ئەمە باوەڕەکەی دەی؟ بەوەی کە لەگرا دانیشی قەوم دروستکەی. ئەم هۆڤیەتە تەکە ئەم قەومە فەرقەکە، قەومە لۆڕ، قەومە تورک، قەومە عەرەب، قەومە بەلوچ. ئیستا بۆ خاترەوەی بازیەکە جدیترەوە بوێتەوە ئیشی چی بکەی؟ ئیشی بێی
یەک قەوم بەلوچێ یەک قەوم کوردێ تەکە ئەم ئێرانە شەڕ بکە دەی ناوە ئەم قەومە کوردە چییە؟ کوردە ئێرانە. جا ئەم قەومە کوردە بۆچی شەڕەکاتەکە ئەم ئێرانە؟ چون ئەم قەومە کوردە متاڵەباتی هەز لەم ئێرانە. متاڵەباتە ئەم قەومە کوردە چییە؟ زوانە دایکی، ئیداراتە مەحەلی لەم هۆڤیەتە ئێرانیە. دە ئەم هۆڤیەتە ئێرانیە کەی دروست کریاگە؟ 100 ساڵە. کێ باعس ئەوێ ئێمە باوەڕ بەم ئێرانە بکەین؟ دێ ئەم ئێرانە ئیستا ئیشی شەهیدی بوێت، ئیشی خەڵک بابەتی لەجوولەجبازی بکە، حب و بوغزبازی بکە. لەگرا تۆ ئەوێنی تێ هەڵدریاکی بە ناوی قازی محەممەد بۆ گەورە ئەکەن و خۆیان بۆت گەورە ئەکەن و ئێژن ئیستا تۆ تحت ناوە کورد و جمهوریە مەهاباد تەلاش بووی جمهوریەکی ئەحمەقانە و بێ هیچ تئۆریە تۆ بێ بەر لەم ئێرانە تا ئەم ئێرانە مەعنا پەیاکە بە خۆتیش بێژە حیزب دموکراتە کوردستانی ئێران. لەگرا چی مەعنای پەیا کرد؟ چی بوو بە شوناسە ئێمە؟ چی ڕوویە ناوی زێهنی ئێمە؟ چی چووە ناوی زێهنی ئێمە؟ ئێران. وەختێ کاورای تێ هەڵدریاگەی تێری ئەی کوژی هۆڤیەتی پێدەی گەورەی ئەەکەی مەقامێکی پێدەی وەلێو دووە ئەم ئێرانە تێ ئەمە نەختەوە ئەکات و تا ئەم ئێرانە مەعنا پەیاکە و ئەم کوردە مەعنا پەیاکە. ئەم کوردە ئێشەی دائیمەن تەکەم ئێرانە لە تەعارض و ئێران هەمیشە زۆری بێ کوردیش هەر سەخیف وێ تا چه ئەتفاقی بکەفێ تا ئێران بمێنێتەوە. هاوکات لەگەڵ ئەمە مەلام سەفای بارزانی بۆ دروزەکەن، جەلال تاڵبانی بۆ دروزەکەن کە چه ئەتفاقی بکەفێ کە ئێراق مەعنا پەیاکە. کە ئێراق مەعنا پەیاکانە ئێراق هۆڤیەتی نییە، شعب الحەبیب البەطل العێراقیە چۆن مەعنا پەیاکە؟ وەوکەی کوڕ مردم بووی تحت ناوە العێراقیون بیدەی وەکوشت. بعد هەم کوڕەکەی بەی تۆ کوشت هەم شیرینی بخەیتە دەمی. پولی پێبین، نانی پێبین، ئیمکاناتی پێبین. خب ئیستا ئەم فارسە لەکوێ بوو دەی؟ ئەم فارسە لەکوێ بوو؟ ئەم فارسە لەکوێ هات؟ ئەم فارسە لەکوێ ئەم ئێرانیەتە بوو؟ خب کێ فارس سازیەکە؟ خب بابێنە بەرەو. حزب دموکرات کوردستانە ئێران، کۆمەڵەی کوردستانە ئێران، پارتی دموکرێکارانی کوردستانی تورکیە. چ شتێک ڕەوایی بە شتێک ئەدات؟ ڕەوایی بە ناوە ئێران ئەدا، بە ناوە عێراق ئەدا. بزانە تۆی کورد چۆن ئەگیریت، چۆن ئەم تەسەورە شوناسیە بۆ دروست ئەوێ، چۆن دانێ شۆشمێئی و دانێ هانە گەرمەڵەی ئەم ئێرانیە ئەو عێراقیە، چۆن ئەمتانە بۆ دروزەوێ؟ بەوەی کە ئێوە بابەتە ئەمە بەها بدەن، سەرکوت بوون، خوێن بدەن، بۆ چتە سەخیف خوێن بدەن. تۆ ئەسڵەن نەپرسی ئەرێ ئاغا تۆی ئێران لەکوێ هاتگی؟ کاورا ئێژێ من سەربەخۆ ئەوەم، لە کێ سەربەخۆ ئەویت؟ ئێران مەفهومێکی ئینتزاعیە، لە کێ سەربەخۆ ئەویت؟ تۆ ئیشی لە مەغزە بۆ گەنە خۆت سەربەخۆ بوویت. تۆ لە ئێران سازی و تەسبیتە ئێرانیەتێ نە ئێران مەوجودە دەی پەدەر سوختە. تۆ هەمان کارە کرد کە ئەوان گەرەکیانە، تۆ هەمان کارە کرد کە ئەوان 100 ساڵە خەریکە نەیکەن. وڵا ئێران هەسوو من گەرەک بەسەرمەوە خۆوێ. تۆ درۆکەی، تۆ درۆ ئەەکەی، چون ئەگەر تۆ واقعەن کوردی وایتا ئەتوت ئەمە خاکە کوردیە یە ئیدەهاتکن سیستمێکی قسکەسە سەری ئەمە ناوێن یاگە ئێران و ئیستە شەڕ نەمایشی دروست ئەەکەن، دەفعەیە تەوهین ئەەکەنە دەمە قۆپانمان، دەفعەیە تەوهین ئەەکەنە زوالمان، دەفعێ
تەوهینەکەن تا ئێمە هەر ئەم ئێرانیەتە بەرجەستە بکەین و لا خواهڵی ناگری و ئێران زۆر مهمە و عێراق زۆر مهمە و خواهڵی ناگری و 2003 کی چووە بە عێراق مەفهومیدا کێدایی پارتی وێکێتی ئەم گشتە بەختیتانە بۆ کێشە لەبەرەوەی بوون و عێراقی بوونی سە خۆشە باوەڕتان پێ کرد خاز ئیستە بوو گەسۆ شوناستان ئیستە بەشە لە مێژووتانە زۆر خوێنتان بۆی داوە تا دەستکەوتیتان بەدەساوردگە تۆ بەدەساوردگە کێ ئەم مەفهومەی کردە ناوە زەهنت ئیستە بوو گەسۆ شوناس بۆ تۆ و حاڵەتە تەبیعی بۆ تۆ گرتەگە کێ کردگەیسی ئیتە کێها گەرەکیانە بەناوە زوان بازی ئێستا کێها گەرەکیانە بەناوە زوان بازی ئەم مەفهومە ئێرانیەتە بێڵنەوە بۆ لە دەنگە پەیمانە حەیدەری ئەترسن بۆ ئەترسن بۆ نایڵن ئەم دەنگی پەیمانە حەیدەری لە هەچکوێ بڵاو بێتەوە چون هەرچی ئاش و کاسانە ئەی شێوێنێت ئێمە نە کێشەمان زوانە ئێمە نە کێشەمان متاڵەباتە نە متاڵەباتە حقوقیە نە متاڵەباتە سیاسیە هەڵی بوو لەگرام مشکڵ ئێران ئەو ڕەحمانە قاسملو ئەبەی مهتەدی سەیبراهیم عەلیزادە مەلامچەی بارزانی جەلالە تاڵەبانی ئەبە و جالان گشتیان خەریکن ئەم مەفاهیمە ئەکەنە هۆڤیەتە ئێمە و کردگیانە هۆڤیەتە ئێمە ئیستا چه اتفاقی قرارە بکەفێ ئێستا ما ئیران فارسیە ئێرانە فارسی من گەرەکمە وەزوانە دایکی خۆم بخوێنم تۆ خەیلی قەڵەتر کرد مەوجودیەتە دەیوە ئێران ها ئێستا ئەزانی ئەوەی داوای فدراڵی ئەکا ئەوەی داوای تەدریسە زوانت دایکی ئەکا قسەی عەلی خامنەی و بەیتە ڕەهبەریە کەچی ئەمێنێتۆ ئێران ئەمێنێتۆ ئێرانی یعنی کێ یعنی نۆکەرە دەوڵەتە ئێران جەد و ئاباد ڕەعیەتە دەوڵەتە ئێران ئەفەهمی کاورای کاول ئیستا ئەفەهمی ئەوەی ئێمەی کاول کردگە عەلی خامنەئی نییە تۆی ئەو مەفهومە ئێرانیەتە سە وا چووگەسە ناوە زەهنە تۆ بە هەر زوانێ لەم دنیا قسە بکەی خەسیاگێکی مەفعولیت ئیستا گەرەکتە وەزوانە دایکی قسە بکەی وەزوانە دایکی قسەکەی هەر مەفعولی و فەڕەنسەیش قسە بکەی هەر مەفعولی چون تۆ نازانی لەکوێ ئاوز کریاگی بە کێ ئاوز کریاگی بە ئێران بە عێراق بە تورکیە بە سووریە چیت لە دەستاگە هۆڤیەتە تاریخی خۆت هۆڤیەتە فەرهەنگی خۆت ئەو تە لە دەستاگە وەختی هاتن ئەم کۆرپۆرێشنیانە دروست کرد هاتن لە ناوی مەردمی ئێمە ئیدەیەکیان هەڵب بژارد لە پڕێ کۆکردیانە کوڕێ وتیان بێن بوون و کارمەندەم کۆرپۆرێشنە بێژن ئێرانمان گەرەکە و شتە قشنگیک و هەر هاوردیان و هەر لیان تۆپانن هەر هاوردیان و هەر لیان تۆپانن تا ئێران مەعنا پەیاکە هەڵی ئێران مەعنا پەیاکە ئەمە کۆمپانی بازرگانیە مەعنا پەیاکەوێتۆ شوناس بۆ تۆ خیرەت ئەگرێ وەکو تیمە فوتباڵ ئەها خیرەت ئەتانگرێ بۆ بارسەلۆنا وەختە یەکتری بدڕن حەڵیتانە ئەمە ئەوەسە ئەمەی کە من زوانە خۆمەم گەرەکە و ئیدارەی مەحەلی خۆمەم گەرەکە و تەمامیەتە ئەرزی ئێرانم گەرەکە و دەسی بۆ ناوەم و ئەمە گشتی تەسبیتە ئێرانە فازە سەومە دەوڵەتە ئێران چییە؟ ئیستە گشتی ئێرانی باس کرد و ئیتر کەس ناڕواتە سوراغ ئێران گشتی حەزی پێکرد و تەواو بوو بە بەشێ لە هۆڤیەتە ئێمە و شیرینی ئێرانی و ئاشپزخانەی ئێرانی و خوراکە ئێرانی و فەرهەنگە ئێرانی و موسیقیە ئێرانی و زەبانهای ئێرانی و ئێرانە باستان و ئێرانە جدید و ئێرانە قەدیم و ئێرانە شیک
ئەمە ئیسە بۆ هۆڤیەتتان نەبوو جایستە ئێوە چیتانەست ئێوە ئینسانن و فرەفەهمیدن و خوا هەڵی ناگرێت و گەرەکتانە شکوفا بوون و لەذا ئێمە حەقمان هەز مافێ زوانێ دایکیمان ببێت. ئێستا ئای عەلی خامنەیش قەشەنگ نەمایشێکتان بۆ دروستەکە، گشتیشی خەسیا، گشتیشی درۆزن، گشتیشی کڵاوبەردار، گشتیشی بێسەوات، ئەو شتەی وا جوولەکە گەرەکیسی تەسبیتی بکە ئەم تەسبیتیەکە بووی. چی بۆ تەسبیتەکە؟ ئێرانیەت. مؤسسات و سیستەمەکەی و تعریفەکەی و هۆڤیەتەکەی نەهادینە ئەکاوە هەتا هەتایی یەکاتەوە. ئەفتاد هۆڤیەت یعنی چی؟ بەچی ئێژەن هۆڤیەت؟ زوانێ فارسی. زوانە فارسی کاکڵگیریاگەکەی کاکڵەکەی زوانە فارسی گۆرانیە. کاکڵەکەی زوانە فارسی گۆرانیە. یعنی فرە نەزۆکترە لە ئەسڵەکەی. ئەگەر بیدۆزنەوە با من مثالێک لەمە بێرم. توفیق اتفاق تاوق تیق فیق زەمزەمەی زهور مەزاوق مەزیق. جا من ئەگەر ئەمە بدۆزمەوە خاسە. یانە منێشە سابەتی بکەم ئەوەی کە گەرەکیانە زوان سازی بکات. هیچ فەرقێکی تێکێمانیە. هەر کەسێ وە زوانە دایکی خۆی قسەکەم زوانی دیشە فارسیەتی هێگات. کۆمەم کرد ئەو کەڵامێک کە گەرەکمەوە بخوێنم. دڵ سەفتەی سفید ساوفە سەدەف بەند سەرهەڵقەی شیرین ئۆساوی سەمەرقەند کاوڕخانەی ئەتاور ئەترە بۆی ئەنبەر جەوز قەترەی عەرەق داوڕچینی بەشەر ناوفە موشک مێخەک مەزەولوایاوت پیاڵەی مولحەم شفاوی زەخمە زاوت هەڵ و زەنجەبیل ڕێزەی ڕازیاونە ڕەنگ چون زەردەچۆب زاعفی داونە ئاوڵەت بێ عەمەل گشنیزە حشمەت
پرشەی پێشاونیش بەزر ڕووی سفەت، ڕێحاونە ڕەونەق ڕووی عەترە ڕوخساڵ، شلیتەی شوید نەرگسین جەماڵ. زیرە و زەعفەران لاولە و فلفلە، ئیجاود نەجەسەد جامەی حەفت جوملە، سپاوی گوڵستان گوڵگوڵ و مەخڵ، مەنزڵ هەر شوێنێ مانگەوە کڵ، باغا و تۆبوستان شاخن نەباتاوت، سەمەرە دەرەخت بەهشتە فەتاوت، باڕخانەی سوەیل کاڵای بە قومبێز، بەهاورە باوقی مەخەرۆڤ ڕێز، ئەختەر کاڵاباف کارخانەی گەوهەر، ئوستادە زاغاو تێغەدین جەوهەر. ئەسەن تۆ قبول کە ئەمە دینە و ئەمە دینە یارەسانە، قبول کە ئەمەسە دەیخۆ هەر زوانێک وەختی دینی لەسەر هاتوێت خۆی مەبدەئە خۆی مادەرە. ئەمە ئەوەسە یا ئەوە ئەمەسە. چۆنە لەم زوانە فارسیە دینی نییە؟ چۆنە لەم زوانە فارسیە هیچ بەزمێکی بۆ ئیدارەکردنە جامەعە نییە؟ چۆنە هیچ مەشاقڵێ نێ لە ناویە؟ لەم زوانە فارسیە. دڵە بەهەشتن، دڵم قاوبچی باوغە بەهەشتن، ئنشاوی نەسرە مەخش ئافتاوش چەشتن. دیت خۆنەیوت هەتاو ئافتاوش چەشتن، ژەو بۆ نەخەڵاوت خەزێنەم وەشتن، لالاو چون باورشت مەڕێزۆ بەهاور، لالاو خوشکەبەند نمەیۆ گفتار. جایزە تەوەجۆ بکە تا تەفاوت بفەهمی. معمولاً عرەفا گاگان هەوایان فەرقەکە، بەسیاگە و هەواویە مەعشوق کە خواوێ. تۆ لەگە ئەفەهمی ئەم خشتە دەستکاری نەکریاگە، ئەم خشتە جەعل نەکریاگە، دووسێ دانەیتی ئەخەنەم بەنە. ئالەگرات دڵ دەفتەرە، هۆکهۆکی نییە، مەزاجی نییە، بەڵکو دەفتەرە بیخوێنی تۆ. لالاس گاگا نییە، لالا توێی ئەدەی تۆ لەیەک، لا لێ ئەدەی تۆ لایەک وەکو بەهار ئەڕێزێ. دەفتەرە ئەم دڵە. خۆ کاکی گیان، لالاو ڕاوزە دڵ گوڵە ڕێزاونن، لالاو دەربەستەی هیچ نەخێزاونن. لالایەکیش هیچێکی لێ نایەتە دەرەوە. لالاو فەیزە دۆست باوغە بوستاونن، لالاو تەختەی نەخ سەردی تۆفاونن، لالاو دانەی دوڕ گەوهەر فشاونن، لالاو خەوفناوک نەقش نیشاونن، لالاو مەبەخشم زەڕ خەرواور، لالاو نەلام نمەیۆ دیناور، لالاو مەفرۆشم جەواهر وەکۆ، لالاو یەک نیم قاوز پەی کەس نمەبۆ. یەگشت وە تەقریب بفاومن نەفاوم، دەلیلش ئینەن معنی ئی کەلاوم. ئەختەر کاڵاباف کارخانەی گەوهەر، ئوستادە زاغاو تێغە پڕ جەوهەر. ئێوە ئەم هوڤیەتانە لە ئێمە کوشت. بە قاسملوو، بە قازی محەمە و بە فەعالە مەدەنی و بە بەچکە حیزبی و گەلە کۆمەتان لە ئێمە کرد ئێران دروستکەن. هەرچیەکتان کرد ئێرانتان دروست کرد. بەم فارس بازی و کورد بازی ئەتنیکیە
ئێرانتان دروستکرد. ئێران ئەفەهمی یعنی چی؟ ئەوەی بەربادمانی داگە ئێرانە، ئەوەی کۆیلەمانی کردگە ئێرانە، ئەوەی ڕعەتمانی کردگە بێدەسەڵاتمانی کردگە شوناسمانی سڕیگەزۆ ئێرانە. ئەفەهمی ئەم ساختارەسەوە ئێوە هاری بووگن، ئەم ساختارەسەوە ئێوە هاری بووگن. ئێران، عێراق، ئیسە دیت بۆ کوشتیتیان، دیت بۆ ئەنفالیان کردی، دیت بۆ هەڵەبجیان وەسەرە هاوردی تا شەلاق بخۆی، تا تەسلیم بووی، تا دەستەمۆ بووی، تا عێراقی بوون مەعنا بۆت پەیاکە. دیت بردیتیانە ئوردوگاکانە ئێران بێشوناس کریای، دیت هاتی تۆ تێتیان هەڵدا فڕەتیان داناوە بیاوانەکانە باینجان، ورتە لێوە نەهات، بێشەخسیەت کریای، بێسەرزەمین کریای، بێشوناس کریای، سواڵە شوناسە کرد تا عێراقیەتە پێبەن. خۆ ئاڵی ناگرێ سەرکەوتن عێراقتان دانیا. ئەمە گۆرگە کۆمەی ئێوە بوو لە کوردیەت، ئێوە بوو لە مێژووی ئێمە، ئێوە بوو لە شوناسە واقع ئێمە. تۆ کولتورە کوردی ئەپارێزی ئەحیانەن، داکامەسە کولتورە کوردیت دەی تۆ خۆ بە تەمامە قودرەت ئەوەی نەریت و ناموسە کوردی بۆ حەملە پێی کرد، حەملە پێی کرد. تۆ ئیستە ئیندیڤیدوالیزمە گەرەکە و ئیستە دموکراسی گەرەکە و ئیستە تۆلەرانسە گەرەکە و دێ ئەمانە گشتی ئەرزش و بەها. ئیستە تۆ بەبەگیانیت و ئاشتی دۆخوازیت و قینە تێ لە تونند و تیژی و دەی تۆ کولتوری شەمەگە پێوە ماگە، پێ تۆ ماگە. کامە کولتور زمانیە من کولتوریە منی واتیا، کوا کولتوریە تۆی واتیا. ئادەی بێ بزانم لە زوانەکە کولتور دەرکێشە. تۆ وڵایی حەز بە برابری ژن و پیاگەکەین و فۆمنیزم و بەڕاستی و حەزەکەین و بە تۆلەرانس و دموکراسی و ئازادی تاکو واسە ئەمە کولتورە تۆز. ئەمانە هەنە تۆز لە ناوی زوانەکەی دایکتا دەرەهاورد، گشتی دەرەهاوردیە. کورە ئێوە گەلە کۆمەتان لە ئێمە کردگە دەوڵەتە ئێرانی ئەبەدی و ئەزەلی کەنەوە، ئەزەلی و ئەبەدی کەنەوە، یعنی لە ڕۆژی ئەزەلەوە بووگە. کاورای کاول تۆ وەختێ کەوتیتە تاریخ بازی، یعنی ئێمەت بردە ناوە نەوکەریەتێکی تاریخیوە کە ئێمە هۆڤیەت چییە؟ هۆڤیەت تەسەورە ئینسانێکە لە ڕابردوویە مێژوویە خۆی. مادبازەکان، ئاریابازەکان، تۆخمەکانە دیاکە و ئێوە ئێرانیەتتان کردە ناوە وجودە ئێمە بە تەسەورە ئاریایی، بە تەسەورە ئاریایی. ئیستا حاڵیت بوو هۆڤیەت دروست ئەکرێ و دروستیان کرد بووت. ئێمە وتمان تاریخبازی مەکەن، مەکەن ئێرانتان ئەخەنە ناوە زەهن، مەکەن. ئێمە وتمان ئەم توڕەهاتەی دەوڵەت بۆ دروستەکە مەکە ئێرانە بۆ دروست ئەکات. ئیستا تۆ 100 ساڵە کوردت دەمە قۆپان لە پێی زمانیە کوردی گەرەکە زوانە کوردیەکەیشە معلوم نییە چییە، جافیە، لەکیە، لڕیە، مازەنیە، گیلەکیە، کامیانە معلوم نییە. تۆ ئەم گۆرانیتە کوشکە پێی ئێژی فارسی بەرجەستە کردگەسۆ. تۆ دیکتە تاجیکیە وەختی فارسی قسە ئەکا چۆن قسە ئەکا، دیکتە چۆن قسە ئەکا، چون تۆ ناتوانی ئەم لەهجە تارانیە بفەهمی. ئەمە زوانە ئێمە نەبوو، زوانێکی ترە خواهڕی ناگریە فەرقەکە. دە هەر ئەم زوانە کە ناوی فارسیە تاجیکی قسەیەکە تارانی لێ حاڵی داویت، کابلی قسەکە تارانی لێ حاڵی داویت. چی ئەو ناێژێت تۆ ئێژێ شما دەی شما مەگەر هەنی هەورامی نییە شمێ.
ئەحیانەن کامە کە لەمە قسە ئەکا ئێمە نێسمان، کامە وشە قسە ئەکا ئێمە نێسمان، دەیخۆ کامەسە کولتورە ئێرانی دەیخۆ هەرچی ئەو باسەکە ئشراقە یەهود ساختەس، تەمامە مەفاهیمە دەوڵەتە یاریە کوردی بردگە، هۆڤیەتە مردمە ئێمەی گۆڕیگە، هەروە تۆ بووگی تۆ ئێرانی، کاورای بانەی و مەریوانی و کرماشانی، کاورای سلێمانەی تۆ بووگی تۆ عێراقی، کاورای تارانیش بووگەزۆ ئێرانی، فکری شەکا زوانێکی هەست فرشتە عەجیب و غەریبێ کە چوون لەهجەی پێداگە، دەی لە کرماشانی جێجێ تۆ مواد ڕەنگە تەڵا چشای تۆ دەریاز گۆڵەگەم، سوورەتت مس لە گۆڵە لاڵەیە سەهراز گۆڵەگەم، خەیلی واختە مەخامەدینە خودت خوب میدانی دڵەمە عاشق شیتە خەیلی شەیداز گۆڵەگەم، یه وجه بچه بودی خانه‌دان آمد کوچمان با هم همبازی شدیم گرگ میکردیم گلگم. اما احیانا فارسی خدا شو آمدم در خانه‌دان سگگدان پلامارم داد فارسی و تو نه تو حالی نوید ترانه فرق قشنگ حالیه وی ئێوە ئەم کارە بوو ئەکەن تا مەعنا بدەن بە ئێرانیەت، ئێوە فارس سازی بۆ ئەکەن بزانە تورکبازیە، ئەم تورکە تێ هەڵدریاگە تراختۆرسازیە، تراختۆرسازی هینە سپای پاسدارانە، لە کڵاب هاوسە ئەم تۆرخانە 10 نەفەرن، لە فەزای مەجازیە 10 نەفەرن تۆرخە تۆرخباز، کڵاب ئەکەنەوە ناوێتۆ 50 نەفەر 50 دانە دەمە قۆپان لە پێی مەفعولە کوردی واتیە، ما زەبوونیمون و بردن و زەبوونی خودیمون و میخاهیم و ما میخاهیم با ملیەتە ئیران اتحاد بکنیم، بۆ تو خیلی قەڵەتە کرد ئێرانە تەسبیح کرد کاورای کاول با ملیەتهای ئیران، دە ئێمە ئەوەی کێشین لە دەسە ئێرانەی کێشین، ئەوەی قەلبی ماهیەتمانی کردگە ئێرانە، ئەوەی یەهودیە کۆمپانیە ئێرانە یەهودیە، تۆ خیلی غەڵەت ئەکەی ئێران بەسەر ئێمە ئاسەپێنیت، مەرتی کە تەحتە ناوە زوانە دایکی کاورای بۆگەنە کاول، چەند علم سەنگین لەدونی وەندم، چەند سڕە ئەسرار بێ قیمەت سەندم، چەند قوڵفە کلید فەرەنگی ژەندم، چەند مهرە دوکان و حەکاک کەندم، چەند تەقەی قاوپی دەرواازەی گومڕوک واز کردیم دوودەر بێ هێلبەرگ. کورە کاکە تو هەر لەم شێعرە ئیستا مەفاهیمە ئینزمامیە دەوڵەتە کوردی ئەوێنی گومرک ئەوێنیت، بێ هێلبەرگ بەرگە تەرخیسە، تەرخیز بەرگە تەرخیسە کالا لە گومرکە، تۆ ئێژێمە دینە، ئەمە دینە یا دەستکاری کریاگە مەفاهیمەکە لەگدا مەوجودە. ئەحیانەن ئەمە فارسی بوو، دانێ شعر لەم محتەوا لە فارسی بۆ من بێرە، یا گشتی عشق و عاشقیە و پەنابووینە ئاسمان، گشتیشی بێرە تا دەستکاری بکەم بێتۆ گۆرانی. دڵ قەترەی قەندیل قەتووسە قەلتەن،
دڵ قەترەی قەندیل قەتووسە قەلتەن قاڵب ڕێژە غەیز حژمەتە سوڵتەن ڕۆح ڕەهڕەوەن ڕەهنماوی ڕەحمەت پێشاوهەنگە باور قەتاورە نێعمەت پرشەی تاوچ سەرهەنگ کول باڵاو دەست خۆ ئێستا گوێ بگەرە لەم کەڵامە تا من لەگرا بۆتی دەربێرم ئەسپاتی بکەم ئەوەی تۆ وە زۆرگەرەکتە بیکەیتە فارسی دەستکاری و لەهجەی یەهودە و متونێکە لەسەر ئەساسە زوانە گۆرانیە ئێمە قەلبە مەفاهیمیان کردگە و حەکە سەرزەمینە ئێمەیان کردگە دڵ فەرق فقان فوق وفاوق فیق دڵ فرق فقان فوق وفاوق فيق تحت تخلص توق تاوق وتيق تحقيق توفيق تفاوق سيتاوق سدي قول الصرخ باور سنگ ساوق تم مردم ايمت بسواد کرد اما خلق ايمالي تينا قايسته چون تو گەرەکتو زمانیە کوردی دروست بکەی گەڕیای بزانی لەکوێ وشەیەکی ئەحمەقانە ئەدۆزیتۆ بێفڕەی بێیتە ئەگرا تا تەفەکر و تەفەکر کوردی بکوژیت تا کاوران نەفەهمێنە بەر لە من مەشایە کەس بەهاتایەوە ئەمەی بدۆزیایەتۆ تۆ مردمت لاڵ کرد ئێرانە فڕەدا زەهنی تا ئێران مەعنا بۆی کوردین بڕۆین فەرقەکە بدۆزینەوە لاوە فارسی نێژی بسیار فارسیە نێژی خەیلێ نێژی فراوە نا ئەمە زوانی فارسی هەنە فارسە فارس کێزە وەختە دەی بعد لەکوێم تعریفە ئێرانیەتەم فارسە بوو نۆکەرە سوڵتان محمووی قەزنەوی فارس و دەیسەمە چە افتخارێکی هەست تۆ بووگیتۆ نۆکەرە سوڵتان محمووی قەزنەوی تڕەی قڕتاوقی تروق تەبەق سەجاودەی سپەر چەپ سورەیاوی شەفەق ئەیاورە عارف مەکرەمەی فەڕی هاوشیەی جەهەن ئەساوی دوسەری تەرفە تەوفیر تەعارف یاوری فەزاوی فەیزبەخش دۆست دیاوری سنەتە سەرهەم بەندە ساوفی خێز ڕەوزەی بەهاور دەم دڵ قاوپی کلێس ڕشتەی ڕەهنوما و ڕاگەی باوری کڕە و ڕەواوجە مەردەن ڕەتباو زەخرە ئەم تیکەمەم بۆ ناخوێنێتەوە لە پڕێکان مەهاور دەبەرەوە پس تۆ ئانچێ کە ئەوێنی ئەمانە بۆتی ئەسازن تەحتەناوە تۆهینکردن مبارەزەکردن گاردەوگرتن فقط بۆ خاتری ئەمەسە یە ئێرانی لەگرا گەورە بێت و تا تۆ بە عینوانە قسمەتێکی بچووکی چێو خواردنی تێ هەڵدریاک سوالکەی لەم ئێرانە حیانن لەم ئێرانە تۆ بوێنێ دەم ئێرانە کێس یە هۆڤیەتێکی بەرساختەس وا قاسملوو بەخۆی بە حرەکەتی بە حیزبەکەی بە مردنی بە ژیانی معنی داوە ئێران هیچ کسی نمیتونه بگه از من ایرونی تره هیچ کسی ایرونی تر از من نیست آی قاسم لوی بود ملامه چه ایوت هیچ کسی لیمه ایرانی تر نیه ملامه چه دیخو همه ساله 100 ساله پیشه ناو کورپریشن تو لکیو بیتو هیچ کسی لتو ایرانی تر نیه هر کوی ام جهانه کرد بی او ایرانه ئیستا گەلە کۆمەیان کردگە گەلەکیانە فازە سێی دەوڵەتە ئێرانی کە لە ژێرە ناوێ کۆموناڵە منتقەی و شاریە حکوومەتە سوڵتانە ئێرانی شیعە یعنی هەمان شاخەی یەهود تەبدیل ئەوێت بە متاڵەباتە مردمی تەلاشە مردم بۆ گەیینە بە ئازادی
کورد دەمە قوپان لە پێی قەومی ئیتنیکی لڕ و لەک و مازەنی و بەلوچ و عەرەب و تا ئیمتدادە بەغاو تا کنارەکان دەریای مەدیتەرانە گشتی ئەچێتە ژێرە دەستە دەوڵەتی یەهود ئێرانیەت مەعنا پێیە ئەکات و گشتی ئینشاءڵڵا تەبدیل ئەوێتەوە ئێرانی و ئێوە کردتان ئەم کارەم گەلە کۆمەتانە ئێوە لە ئێمە کرد ئێوە واتان بە ئێمە کرد ئێمەتان کردە کۆیلە ئێوە ئێمەتان کردن نەوکەرە کۆرپۆریشنی یەهودە ئێرانی ئێوە واتان نەکردە جەماعەتە زوان بازە بێ عەقڵە کاولە نەفەهم ئێرانی کێسدا تعریفی کەرەوە بۆ ناڕۆنە سەرم تعریفی کەنەوە تۆ ئیستە خەریکی بەم تەزادهای ئەحمەقانە کە دروستی ئەەکەی کێ نەختەوەکەیتەوە کێ بەرزۆ ئەەکەیتەوە مەعنا بە کێ ئەدەی تۆ وەختی فارسازی ئەەکەی مەعنا بە کێ ئەدەی بڕۆی ئیتحادکەی لەگەڵ تورکەکانە بڕۆی ئیتحادکەی لەگەڵ عەرەبەکانە بەر عەلەیه فارس ئیران هێنی گشتمانە و ئیران مڵکە مشاع گشتمانە و تۆ خەیلی غەڵەتە کرد ئێمە و بچوو کردەوە تۆ خەیلی غەڵەتە کرد سەرزەمینە ئێمە کرد تۆ خەیلی غەڵەتە کرد مێژوو تاریخی ئێمە سڕیەوە تۆ خەیلی غەڵەتە کرد ئێرانە کرد بە هویەتە ئێمە خەیلی بێجات کرد ئێمەت کرد بە قەوم و ئیتنیک خەیلی بێجات کرد مەوجودیەتەدا بە زوانە فارسی چه ئیرادی کێس ئەمە هەمان زوانە گۆرانیە دزیگیانە پڕیان کردە لە مەفاهیمە شیعە تێی هەڵەدەین تو هەنووز فەرقە دنیای انتزاع و دنیای تەفەکر ناناسی و ئەزانیتە ژیانە شوانی کردن و قاس چەراندن و پاشخوان خواردن ژیانە کوردی بووگە تۆ کردەکتە وەڵام زوانە پڕپۆڵەی تیان نییە ئێمە مامرمان بوو پڕپۆڵەمان بۆ کرد پڕپۆڵە چ ڕەبتی وە دنیای تەفەکر هەست چ ڕەبتی وە فەلسەفیدان هەست بابزانن یارانە ئاخێز تەشریف بێنە کڵاب هاوس ئەوەی کوردبازیە دەمە قۆپان و زوانبازی ئەکات دەمی ئەدوڕونۆ گەرەکیانە بوو هەتایە لە بینمان بوون و فازە سەوەمە دەوڵەتە ئێرانی تەسبیت کەنە سەرمان یاران گەلە کۆمەی حماقەتمان لێ ئەکەن بنەون لە شمشێرەکانتان ئەم جەماعەتە خەسیاگە بەچکە کۆیلەی بەچکە ڕەعیەتە توخمە ئێرانی و عێراقی و تورکی و سووریە کۆکەنەوە کۆیانی کەنەوە وا گەلە کۆمەی حماقەتیان لە ئێمە کردگە تەمامە هوڤیەتی ئێمەیان سڕێوە هوڤیەتێکی جەعلی یەهود ساختەیان فرەداگەسە ناوە گیانە ئێمە لای ئێوە خۆش